دەستپێکەکەم خانمە دیزاینەرێکی کورد خانمە دیزاینەر جوان بەدرخان لە هەفتە نمایشێکە لە لەندەن بەشدارە بێت کە چەندین جۆری جوانی جلوبەرگی کوردی لە ئەم هەفتە نمایشەیە نمایشەکات و جلوبەرگەکانی بێگومان جلوبەرگی کوردی ڕەنگا و ڕەنگە جۆری جیاوازی هەیە جلوبەرگەکانی کە لەم هەفتە نمایشەیە بەشداری پێکردووە سەرنجی تەواوی بەشداربووان بەلای خۆی ڕاکێشت. Please put your hands together for Joanne Badikhan. لە شاری لەندەن و لە هەفتە نمایشێکی جلوبەرگدا هاوشانی دەیان نەتەوەی دیکە خانمە دیزاینەری کورد جوان بەدرخان بە چەندین جۆری جیاوازی جلوبەرگی کوردی بەشداری لە نمایشەکەدا کرد. نمایشی جلوبەرگە کوردیەکان بوونە جێگەی سەرنج و دەستخۆشی میدیا جیهانیەکان و ئامادەبوانی نمایشەکە کە هاوشانی میدیا جیهانیەکانیش لۆگۆی کوردسات و پەیامنەری کوردسات توانە عومەر لەوێ ئامادە بوو. بەڵەوەی کامڕۆ بینیتان لەناو دەیان نەتەوەی جیاوازە لە شاری لەندەن لە هەفتە نمایشی شاری لەندەن خاتونێکی دیزاینەری کورد بە چەندین جلوبەرگی جیاوازی کوردی لە بەرچاوی میدیا جیهانیەکان لە بەرچاوی ئامادەبووان بەریتانیەکان خەڵکانی بیانی نمایشێکی تایبەتی بە گۆرانی کوردی بە میوزیکی کوردی بە جلی کوردی لە بەردەم ئامادەبوواندا کرد. جا من دەبێت بچمە لای خات و جوان بەدرخان خات و جوان ببوورە سەرخاڵیت چۆن بوو بەشداری لەم هەفتە نمایشەدا کرد و بیرۆکەت ئەم بیرۆکەت لە شوێنە ساڵانە بەشداری لەم هەفتە نمایشەدا دەکەیت؟ پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم زۆر سپاس کە ئامادە بوون. من چەند ساڵێکە بانگێش ئەکرم بۆ بەرنامەیە بۆ ئەم هەفتە نمایشی لەندەن و ئەم ساڵ بڕیارماننا کە بەشدار بین ئینجا لەگەڵ هاوکارانم لە کوردستان توانیمان ئەم پرۆژە جوانە دروستکەین. هاوکارانم کاک ئەمیر ئەرسەلان کە لە بەشی پیاوان هاوکار بووە و هەروەها خۆم و سپانسەرەکانم ئینجا ئەمە جلەکانمان ئامادە کردووە. لەسەر ئاستی کوردستان بە پێویستم زانی کە لەسەر ئاستی کوردستان بتوانین ئێمە بەشدار بین و جلی کوردی خۆمان جلی نەتەوەی خۆمان بە وڵاتانان بناسێنین. خات و جوان ئەم خاتونانەی کە بەشدار بنوە بزانام هیچیان کورد نین ئێستا لە خۆشیان هەردەپرسم هەستیان بە دڵخۆشی کرد کە ئەم جلە جوانە کوردیانیان لەبەر کردووە هەر شکڵی کوردیشیان گرتووە تقریبان کەن. بێگومان زۆریان پێخۆش بوو هەر حەز ناکەن جلەکانیان داکەن لە ڕاستیە زۆر بەلایەنەوە جوان بوو. بەڕای من زۆریش یعنی شتێکی تایبەت بوو شاز بوو کە ئەمان جلی ئێمەیان پۆشیوە. مای شانازیە بۆ ئێمەی کورد کە لە وڵاتان دەرکەوین هەتا ئەگەر مۆدێلەکانمان بیانیش بن بەڵام شتێکی زۆر تایبەتە بە تایبەت ئێستا بۆ کورد کە لە وڵاتان دەرکەن و جلەکانمان لەوێ نمایش بکرێت. باڵای کوردستانەوە نمایشەکەتان کۆتایی پێێنا ئەو فیدباکانەی کە بۆتان هاتۆتەوە تا چەند دڵخۆشت دەکا کە ئەم نمایشە سەرنجی ئامادەبوانی ڕاکێشا بن؟ لە ڕاستیە زۆر هەر داخڵ بووین بە چەپڵە ڕێزان و خەڵکەکە زۆر بە جوانی یعنی زۆر بەلایەن و جوان بوو. ئەکید فیدباکی زۆرمان بۆ هاتووەویەت ئێمە ئێستا تاوامان کرد چاوەڕوانی فیدباکی زۆر زیاترم. پلانی ترچی هەیە نمایشی جلی کوردی لە وڵاتانی تر لە بەریتانیا؟ بەڵێ لە بەریتانیا لە مانگی نوێ دووبارە بەشدارە بینێمە بەڵام بە شێوازێکی تر بەرنامەکانی ترمان لە مانگی 9 و مانگی 2 لە ئەمریکا لە نیویۆرک و لۆس ئەنجلس دوای ئەوەش میلان و هەروەها تایلند و دوبەی
إن شاء الله. I'm from Lithuania myself, but I live in Dublin, in Ireland. The dress من خەڵکی لیتوانیام و لە شاری دەبلینی ئیرلندا ئاژیم. جلەکانم زۆر ئارام بەخشن و پیرەزبای لە دیزاینەرەکەکەم. ئەو داهێنەرە و چەندین دیزایانی جیاوازی هەیە. جلی کوردی زۆر سەرسامی کردوم چونکە جۆری زۆر جیاوازی هەیە. of dresses in her collection. It's beautiful. From Romania. I feel amazing. This represents me. من خەڵکی ڕۆمانیام. هەستێکی زۆر تایبەتم هەیە کە ئەم جلەم لەبەرایە. من ئەم دیزاینم زۆر خۆشەوێت و زۆر چێژی لەوەرەگرم. بەڕاستی سوپاسگوزارم کە توانیم بەم جلانەوە نمایش بکەم. For this designer. هەم وتەکانی خاتوو جوان هەمەم دوو خاتوونە کە کورد نین وەکو گوێبیستی بوون زۆر دڵخۆشن بەلایەنەوە زۆر سەرنجڕاکێش بوو کە ئەمڕۆ جلوبەرجی کوردیان پۆشیوە لەم نمایشەدا بەژاریان کردو دیارە سەرجەم ئەو خاتوونانەی تر کە بەژاریان کردو کورد نەبوون بەڵام من لە نزیکەوە بینی من دیارە نمایشی تریان هەبوو بۆیە لێ سەدا ئامادەنین لە لای من بەڵام هەمویان دڵخۆش بوون کە ئەم جلە کوردی جوانە سەرنجڕاکێشانەیان لەبەر کردووە و بەژاریان لەم نمایشەی هەفتە نمایشی شاری لەندەندا کردووە کە کوردیش لەلایەن خات و جوان دیزاینەری جلوبەرجی کوردیەوە وەک وەرنەتەوە یشتر ئەمڕۆ لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا بەشداری لە نمایشی هەفتە نمایشی شاری لەندەندا کرد. Ladies and gentlemen,